سڵاو من وەک خۆم زۆر ناخۆشحاڵم کە دەروون و دیاردەیەم جارە بەو فرمێسکانە دەسی پێکرد. لە ماوەی ڕابردووە بەرنامەیەکمان تۆمار کرد هەر لە دەروون و دیاردەوە سەبارەت بە بێشعوری و بێعەقلی ئەو ئینسانانەی کە خۆشی خۆیان بە تەقەکردنی هەرەمەچی دەرەبڕن. ئەم شوێنەی منی لێوەستاوم ئەو شوێنەیە کە گەنجێک ئادەمێکی 19 ساڵ کە تاکە کەسی تەندروستی خێزانەکەی بوو، تاکە کەس بووە کە بژێوی خێزانەکەی پیا کردووە، لەم یاریگایە یاری کردووە لەگەڵ هاوڕێکانیە لە بەرامبەر بێشعوری و وەحشیگەرێتی و ئینسانانی کە خۆشی خۆیان بەم فیشەکە دەرەبڕن بوو بە قوربانی. خۆزگە ئەو کورسی کە دامناوە بوو بەرپرسانی کە ئامادە نەبوون بێنە ئەم بەرنامەیەوە، خۆزگە بۆ لەحزەیەکە چوونە دڵی ئەو دایک و باوکانەوە، خۆزگە بۆ لەحزەیەک هەستیان بە بەرپرسیارەتیە کرد بەرامبەر ئەو وەحشیگەرێتی کە لەم وڵاتە ڕوئات بە ناوی تەقی خۆشیەوە. پێم سەیرە ینی دەموچاوی ئەم هاوڵاتیانی کە ئێستا لەم بەرنامەیە ئامادەن کە خۆڕسکانە هاتوونەتە ناو بەرنامەکەەوە، هاتوونەتە ئەو یاریگایی کە کەمتر لە 10 ڕۆژی ڕابردوو قوربانیەکی گەورەی تیایدا پڕپڕن لە ناومێدی، پڕپڕن لەوەی کە پیان وایە نەیاسا ئەتوانێت چارەسەری ئەم شتە بکە و نا پۆلیس ئەتوانێت نە لایەنی ئەمنیەت توانێ. منیش ئەم بەرنامەیە وا دروست کرد بە هاوکاری ئەو میوانە بەڕێزانی کە لەگەڵ مایە، وامان دروست کرد کە ئەگەر بڵین یاساژ نەبێ، ئەگەر بڵین لایەنی ئەمنیش نەبێ، ئەو بێشعورانەی کە پەنجانێن بە پەلەپیتکەی کلاشینکۆفەکانیانە، پەنجانێن بە پەلەپیتکەی دەمانچەکانیانە بۆ دەربڕینی خۆشیەکی شێتانی وەحشیگەریانە احترامێکی فرمێسکی و خێزانانە بگرن، احترامێکی دڵی ئەو دایکە بگرن کە پێش 10 ڕۆژ پێش ئێستا جەرگی سووداوە. پێم خۆشە ئەم بەرنامەیە کۆی کە ئەو بەرپرسانی کە ئێمە داوامان کردن و نایانتوانی بە بیانووی جیاواز ئامادە بن لەم بەرنامەیە، پێم خۆشە لە تەلەڤیزۆنەکانتانەوە لانی کەم سەیریکەن، لانی کەم چارەسەری ئەم دیاردەیە بکەن کە قێزەوەترین دیاردەیە لە پرۆسەی دیموکراسیا کە هەڵبژاردننی پەرلەمانە خۆشی دەربڕین بە کلاشینکۆف و بە دەمانچاکرێ، لە خۆشیە هەر بە دەمانچێت، لە ناخۆشیار بە دەمانچێت، تکایە سەیرێکی ئەم بەرنامەیە بکەن و لەم شاشەیەوە تۆزێ شعورتان بجوڵێنن بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەی فیشەکە. من خۆشحاڵ بووم کە لەم بەرنامەیە بەڕاستی ینی لەبەردەمی هەریەکەتانە کە خێزانی کاکە ئادەم منێچێکن لەو قوربانیانی کە لە دوایین بە ناوتەقەی خۆشیە ئەو کارەساتە ڕوویا کە ئامادە بوون گەورەیتانوان زۆر بەخێر بن، زۆر بەخێر بی کاک نەقیب سەرکەوت ئەحمەد بەڕێوەبەری ڕاگەیاندوو پەیوەندەکانی پۆلیسی سلەیمانی، بورهان ڕەشید پارێزەر و پەرلەمانتار لە خولی سی پەرلەمانە جەنابی شێ بەخێر بی، مەهدی مەحموود سکرتێری ئەنجومەنی پارێزگای سلەیمانی جەنابی شێ بەخێر بی. بەر لەوەی بچینە ناو بەرنامەکەەوە بە بینەری پاکێجێکی 2 دقەیی بین و اینجا دەسەکەین بەخسەکردن. هەموو کۆمەڵگایەک شێوازی تایبەتی بەخۆی هەیە بۆ دەربڕینی خۆشی و شادیەکان. هەڵپەڕین و شای و دەستلەملان و گردن ئازادی بەشێکە لە نەریتی خۆشی دەربڕینی کوردەواری هەر لە کۆنەوە تاکو و ئەمڕۆ. لە کولتورە کۆمەلگا پێشکەوتۆکاندا لە کاتی خۆشی و شادیەکاندا یاری ئاگرین بەکاردەهێنن، ئەو یاری ئاگرینانە جگەلەوەی جوانێکی تایبەتی هەیە و بەکارهێنانی سەلامەتە، بەڵام تەنها لە بۆنە نەتەوەیەکاندا بەکاردەهێنرێت، نەک بۆ بۆنە سادە و شەخسیەکان. ئەمڕۆ نەریتی گوڵ پێشکەشکردن و شیرینی بەخشینەوە خەریکە دەبێتە شێوازێکی با و سەردەمی شادی دەربڕین، بەڵام حەماسی تەسکی حیزبیەکان وای کردووە جارێکی تر گوڵ لە شادی بگێڕێت. لای ئێمەدا تەقەی خۆشی و کوشتنی هاوڵاتیان بە گولەی وێڵ بەردەوام دووبارە دەبێتەوە و تا ئێستا چەندین کەس بوونەتە قوربانی دوای هەڵبژاردننی بەرهەم ساڵح بە سەرۆک کۆماری عێراق لە بەشێکی شار و شارۆچەکانی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجا تەقەی خۆشی کرا کە یەکەم قوربانی لە قەزای چەمچەماڵ پیاوێکی تەمەن 47 ساڵان بوو بە ناوی فەرهاد محەممەد ئەمین لە ماڵەکەی خۆیدا بریندار بوو، بەڵام بەهۆی سەختی برینەکەی پاش گەیاندنی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستدا. لە هەمان کاتدا لە شاری سلێمانی گەنجێک بە ناوی ئادەم سەلام کە تەمەنی 19 ساڵ بوو لە گۆڕەپانێکی یاری تۆپێندا بە گولەی تەقەی خۆشی گیانی لەدەستدا، جگە لە چیرۆکی مردنە تراژیدیەکەی ئادەم ژیانیشی تراژیدی بوو، چونکە تاکە کوڕی ساغی ماڵ بوو، بژێوی ژیانی خێزانێک لە ئەستۆی ئەودا بوو.
پاشمردنیشی تەنها برایەک و باوکێکی خاوەن پێداویستی تایبەت و دوو خوشکی چاوپڕفرمێس بەجێ ماون. چیرۆکە تراژیدیەکانی شەوی سەرۆکی کۆماری عێراق بەجیان لە دەستدانی دوو هاوڵاتی کۆتایی پێنەهات، بەڵکو دوا بەدوای ئەمانە و پاش 68 کاتژمێر ڕابەر کەمالی تەمەند 23 ساڵان بووە قوربانی کە یەکێک بوو لە بریندارەکانی تەقەی خۆشی لە شاری سلێمانی بەهۆی سەختی برینەکەی لە نەخۆشخانەی فریاکەوتنی شاری سلێمانی گیانی لەدەستدا. بەپێی ئامارەکان بەهۆی تەقەی خۆشیەکانی شەوی 2 ئۆکتۆبەر 5 کەس لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە بوونە قوربانی، کەسیانیان گیانیان لەدەستدا. ئەو بەڕێزانی کە تەقەی خۆشیەکەن بە ئاسمانە قەت پرسیارتان لە خۆتان کردووە ئەو فیشەکە بۆ چۆوە؟ لە بەرواری 8 نیسانی ئەمساڵ دەروون و دیاردە بەرنامێکی تایبەتی کرد دەربارەی دیاردەی هەڵگرتنی چەک و مەترسی ئەم دیاردەیە و هەنگاونانی بەرەو کارەساتی گەورە و مەترسی. دوا بەدوای ئەم بەرنمەیە حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕێکارێکی یاسایی گرتەبەر و چەندین کەس لەسەر هەڵگرتنی چەکی بێمۆڵەت دەستگیر کران. لە هەرێمی کوردستان کەم ماڵ هەیە چەکی تێدا نەبێت، بەشێکی زۆر لەوانەی چەکیان هەیە سەر بە هیچ هێزێکی ئەمنی یان پێشمەرگە و ئاسایش نین. لە ساڵی 2015 تاکو ئێستا نزیکەی 3620 مۆڵەتی چەک هەڵگرتن بە هاوڵاتیان دراوە. چەکداری لە هەرێمی کوردستان سنووردار نییە، هەر بۆیە لە هەر بۆنەیەکی تاکە کەسی و حزبیدا دیاردەی تەقەی خۆشی سەر هەڵدەداتەوە و چەندین کەس دەبنە قوربانی و ماڵی دەیان کە زوێران دەکەن و جەرگی چەندین دایک دەسووتێنن. کاک سەرکەوت بینەری راپۆرتەکە بوویت و پێشم وایە جەنابەت ئاگاداری ئەو دۆخەی کە لە دوایین تەقەی خۆشی ئەمە بەگشتی باسی ئەم دیاردە قێزە و نەوەحشی گەرێتیاکەین و بۆ یاڵم تەقەی خۆشی هەر بە ناوەکەی خۆیەوە کە احتیمال لە خۆشی بێ بۆ کۆمەڵێ عەقڵی وەحشی گەرێتی بەڕاستی چی کراوە؟ کاک دەرونێ وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی سلێمانی لە سەرەتای هەڵبژاردنەکانەوە ڕاگەنراکمان بڵاو کردەوە لەوەی کە خەڵک ئاگادار بن کە تەقە نەکەن لەگەڵ ئەوەی ئێمەش ئاگادارکەن لە بوونی هەر کەسێک کە دراوسێتە یا لە ئۆتۆمبیلێکەوە تەقاکە گرتە ڤیددیۆیەکمان بۆ نێری پەیوەندێکی تەلەفۆنیمان پێوە بکەن ئەمە وەکو ڕاگەنراک بڵاومان کردەوە بەدەر لەوەی کە هێزەکانمان لە سەرەتای بانگەشەوە هەتا ئاخر ڕۆژی هەڵبژاردننی سەر کۆماریش ئێمە هێزەکانمان لە ئامادە باشیا بووە لە ئینتیخابات لە ئاشکراکردنی دەرەنجامە نافەرمیەکانە تەقە دروست بوو. ئێمە لەو دوو ڕۆژە 11 کەسمان دەستگیر کردووە ئەوانەی کە تەقەیان کردووە. ڕۆژی هەڵبژاردننی سەر کۆماریش هێزەکانمان بڵاوە پێکرد بوو، بەڵام بەداخەوە تەقەکان ئەوەنگە زۆر بوون کە سەیتەرەی نەک پۆلیس و ئاسایش هیچ هێزێکی تریش نەیەتوانین سەیتەری. باشە تۆ پێ دوایە با بڵین بە باتۆزێ ڕازگۆ قسە بکەین، ینی باتۆزێ بە مانتیق قسە بکەین، ینی پێ دوایە با بڵین خەلەلەکە لە ئێوەیە کە بۆتان کۆنتترۆڵ ناکرێ یان کێشەکە لەمە گەورەترە. نەخێر خەلەلەکە لەوایە کە چەکێکی زۆر بە خەڵکە، یعنی تۆ خۆیمە ناکری هەموو ماڵێک و پۆلیسێکی بۆ دانین، ئەبێ خەڵک خۆی شعوری هەبێ ئەو چەکانە کە بەدەست خەڵکەوە هەمووی چەکی پێەیە ئەوە مشکلەی پۆلیس نییە بەڕاستی. ئێمە ئەتوانین کۆنتترۆڵی ئەوە بکەین کە لە سلێمانیا چەند هێزمانەیە بە هێزی ئامادە و هێزی پۆلیسی فریاکەوتن و هێزەکانی ترمانەوە هەمووی لە ئامادە باشیا بووە. ئەوەی کە بەرچاویەوەمەوە کەوتووە ئەوەی کە خەڵک پەیوەندی پێوە کردوین ئەڵێ دراوسێکم تەقاکە چوینەتە سەرێنەمانەمان گرتووە، بەڵام زۆری چەکەکە و بڵاوبوونەوەی چەکەکە بەناو خەڵکە ئەوە کۆنتترۆڵ ناکرێت. تۆ گەر بیتە سەرباسیەوەی بڵێ خەڵک بریندارە بە منیش ئەڵەم بریندارە بە خەڵک شەهیدە بە خەڵک شەهید بووە، ئەبێ حکوومەت و پەرلەمان ئیش لەسەرەوە بکە کە چەک لە خەڵک وەرگێتەوە کە سزایەک دانیەوەی کە چەکەی تەسلیم نەکرەوە سزایەکی قورسی بە نەک ئێستا بین کێشە تەقاکە یەخەی پۆلیس بگری پۆلیس تۆ ڕووداوەکە ڕوویەوە کە قوربانی دروست بووە ینی هەرچیەک کرێ خوێنیە و گەنجە ناگەڕێت. ئێمەش لەگەڵەوەین ئێمەش لەگەڵەوە عیلە پەرێشانیان بووین، ئێمەش خەفەتبار بووین، ئێمەش پێمان ناخۆشە گەنجێکی وا کە مستەقبلێکی هەیە عیلێک بڕێوەبا بۆ بە فیشەچێک بکوژێت شەهید بکرێت، بەڵام بەڕاستی ئەمە کاری 100% پۆلیس نییە. ئەبێ نەک تۆ بۆ ئەم هەڵبژاردنە ماوەی تر هەڵبژاردننی تریژەکرێ ئەگەر حل نەکرێ بۆ ئەم چەکەی کە بەدەست خەڵکەوەیە ئەگەر حکوومەتی تازە کە تشکیلە بێ یەکەم بەرنامە لێسەرنەوەی چەک نەبێ لە خەڵک حاڵەتی تریش ڕوو. باش کاک بورهان تۆ ئەندام پەرلەمانی خولی سێمی پەرلەمانی کوردستان بووی ئەو فترەی کە ئێوەش لە پەرلەمان ئابوون
بە قسەی کۆمەڵێ خەڵک ئاکتیفترین خولی پەرلەمان بووە. چیتان کرد بۆم دیاردانە؟ ئەمە وەکو ڕابردوویە قساکەین دواتر وەکو پارێزەرێگەمێ قسە دەبێت. چیتان کرد بۆ ڕابردووە؟ ئەوەی من بیرم بێ دەربارەی ببوورەوەت پێرم ینی کاک سەرکە و دەڵێ یەکسەر قسەکەی بۆ ینی کۆتای قسەکەی بۆ کردوتی ئەرچی پەرلەمانەکە ئەم چەکانە وردە وردە بە یاسایەک لە خەڵک پسەنێتەوە لە پێشمەرگە پسەنێتەوە ینی پێشمەرگەی من لە بەرنامەی ڕابردووە ئەو بەرنامەی کە لە ئەرشیفەوە پیشانیرە من بە بەشێک لەو بەرپرسان حکومیانە و دیابوو بەشێک لەو بەرپرسە ئاسکەریانە مودوتم ئەم چەکانە بۆ پێشمەرگەیەگە چێتەوەی باتەوە بۆ ماڵەوە بۆ پۆلیسێک چەکەکەیە باتەوە بۆ ماڵەوتی منجەبمان ینی دروستکردنی منجە بوو ئەم کێشە بچووکانە دیاردە و کارەساتیەوە گەوری لێ خۆڵ ینی قورسە دروستکردنی منجەبێک یا چی کراوە یا بێ پەرلەمان چی بکە ئەبێ چی بکرێ بۆ بنبرکردنی ئەم حاڵەتە. سوپاس دەکەم. وڵا پەرلەمان ئەگەر لەلایەن جیهاتی مختصەوە کە ئایا شوڕتەیە وەزارەتی ناوخۆیە و وەزارەتی پێشمەرگەی اقتراحاتی پێ نەگا لە خۆیەوە قانونێکی تەشریع بکات و دایبنێم. ئەوەنی من بیریشم بێ لە خولی ئێمە لە 2009 2013 تەنها وەرکشۆپێکرا دەربارەی یاسای چەکی ڕقم 16 ساڵی 93 و بۆ معلوماتی جەناب ئەو یاسای ئێستا کاری پێکرێ یاسای چەک ژمارە 16 هی ساڵی 1993 هیچ تعدیلێکی ئەو تویتیان نەکراوە و یاسایشی معیب و نامتەکامیل و لەگەڵ زروفی ئەمڕۆیان نایەتەوە. دەربارەی ئەوەش بۆ مەلجەب دروست ناکەن ئەوە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگەوە هەیە. ئێستا بۆ نمونە باشترین جێش لەم منتیقەیە جێشی ئیسرائیلە جێشی دیفاعیان هەیە یەک کەس چەک ناباتە ماڵەوە هەمووشی مۆزەفە یا دەوامی خۆیەکە ئەوانەی جێشی دیفاعن جێشی احتیاتە لە مەلجەبە هەیە و ڕقەمی هەیە بە پێی و ڕقەمی خۆی چەکی هەڵەگرێ بەڵام لێرە لەبەرەوەی چەک بە پێشمەرگا کەڕن پێشمەرگەکە چەکەکەی خۆی هێنێتەوە بۆ ماڵەوە و دوای ئەوە حکوومەتێکی زائیفە لە وڵاتە ئەمە سەراحەتێکە حکوومەت نەیتوانێت تا ئێستا چەک بکڕێتەوە لە خەڵکی کۆی کاتەوە لە دەستی خەڵکی بسەنێ دوای ئەوەش مودەتێدا بنێ بۆ چەکڕین دوای ئەوەش مودەتێدا بنێ ماڵ بە ماڵ بگەڕێ ئەو چەکانە کۆ بکاتەوە و زۆر دائیرە هەیە جەنابێت توانی بەیانی دەمانچەیەک بکەی بەلاقەوتەوە بڕۆ بۆ زۆربەی دائیرە لە ئیسیعلاماتەکەی لە پۆلیس دەمانچەکەدا ئەنی پێت ناڵێ ئەرێکا کە تۆ ئیجازی چەکە پێ یا پێت نییە ئەگەر پێت نییە لەوێ حقا چەکەکە بەپی مادەی 20 قانونی چەکەکە و دەست بەسەرا بگرێ خۆش تەوقیفکەن ڕاوگرن بوون نێرن بۆ محکەمەی تحقیق چەکەکە و مسادەرەکرێ ئەگەر دەمانچەیە ئەوە عقوبەیەکی بەپی مادەی 20 ئەسلیحە ئەگەر ئەسلیحەی حربیشە وەکو کڵاشنکۆف و نەگانیتر ئەوە عقوبەتێکی قورستری هەیە لەم وڵاتە شتەکان دووسەرەیە کاک دەروون حرمەتم هەیە هەمومان تاکیم کۆمەڵگەین بەڵام ئێمە لە ڕووی سەقافیەوە میلەتێکی مستەوایەکی ئەو تۆمان نییە یعنی لە بەرامبەری شایاسا ژوک و پێویست جێبەجێ بەڵێ بڵێ ئەمە لایەکی مۆزوعەکە یعنی ئەمە چی خۆشیێکی تایە من ئەم فیشەکە تەقێنم بە ئاسمان ئەم فیشەکە سار دەبێتەوە خوارەوە ئەیا بە سەری یەکێکە زەرەرەیە ڕەنگە ئاگر بەربەنزیخانەیەکەوێ ئاگرێک بنێتەوە چەنەها ماڵ و منتیقە وێران کاکە بەنزیخانەکان لێرە سەرێکی تریشی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە کە هەندێک جار وەکو پێویست نە یاساکان جێبەجێیەکە ئەگەر ئێستا ئەو یاسایانی هەیە مەجال هەبوو لە بەرنامەکە تا مادە بە مادە شەرحیگەین ئەوانەش جێبەجێکا بۆ حاڵی ئێستا هەر باشە حدودێ بۆ ئەوەش جێبەجێدانی ئەوەش جێبەجێ ناکە بڵێ بەداخەوە کاک مەهدی مەحموود سکرتێری ئەنجومەنی پارێزگاری سلەیمانی ئێوە چیتان کردو بۆ بنبرکردنی ئەم دیاردانە بسم الله الرحمن الرحیم سەرەتا من پرسە و سەرخۆشی خۆمان ڕاستی بنەماڵەی بەڕێز کاک ئادامەکەم و هەردوو بنەماڵەکەی تر ئینشەڵا ئەمە ئەخیری کۆس ببێت ئەمەوێ پشمەوە بۆ پێشەوە سەرەتا باش لە ئاستی بەرپرسانی ئەم وڵاتە کە چی بووە لایەن و بەخشیشەکە دەن بە کەسێک بەخشەکانیان دەمانژیان کڵاشنکۆفە لێەوە دەست پێەکات مۆزوعەکە بەداخ ڕاست ئەوایە بەخششی مەسئولینی گەورە سێتێک کتێب وایە کتێبی فکری ڕۆشنبیری سیاسی اقتصادی ئیداری ئەخلاقی نەک دەمانچەیەک یان کڵاشنکۆفێک لێەوە سێریکە کێشەم کۆمەڵگەیە دەمانچە و کڵاشنکۆف کە تۆ ئیدەی بەهەدی ینی بڕۆ بکوژە بڕۆ تەقە بکە ینی ئەسلی مۆزەکە لێوە دەست پێک ئەمە یەک دوو ئەمەی کە کرا بە تەقەی خۆشی چی پێویستی بە خۆشیە کرد سەرۆکی کۆمار لە عێراقا پشتی کووردە لە 2005 دوو خول بەڕێز مام جەلال بووە دوایی بەڕێز دوکر فواد بووە ئەم جارە کوردێکی ترە کە بەڕێز دوکۆ بەرهەمە ینی ئەمە شتێکی مفاجئە نییە کە یەکەنانی
یعنی خۆشی دەبڕێنێکی غێر تەبیعیە چونکە ئەمە پشتی خۆتەوە هیچ عینێکی تیانە شتێکی مفاجئنی ئەمە دوو سێهەم تەقەی خۆشی لە فیلمەکەشا کە باست کرد ینی وەسایلی تر هەیە ئەو تەڵقەتەن ڕۆشتانە هەیە تەبیعیە ئەوەش کە باس کرا بۆ شتی نەتەوەی تا بۆ شتی ئاواژ نییە لە هەر حاڵەتێکە ئەگەر ڕۆژگە شتێکی تەبیعیە بەڵام قازیفە و بیکەیسی و کلاشنکۆف بەم ئاسمانگی سلێمانی و هەڵەبجیامە شتێکی هەر زۆر زۆر غێر تەبیعیە یەمەوە سەر ئەسڵی مۆزۆکە کە ئەم پێدانی تفەنگ و دەمانچە و شتە لای خەڵکە ئەمە کارەساتەکە دروستەکە لە ئەمان کاتە پێویست بەوە کات کە ئیجرعات بکرێ ئیجرعات ئەگەر نەکرێ ئەمە دووبارە و سێبارەی بێتەوە لە خولێکی تررا دیسان بەڕێز سەرۆکی کۆمارێکی ڕەبژێرێتەوە هەڵبژاردنێک ترەکرێتەوە کەواتە مەبێت لە ئەسڵان ڕیشەکێش بکرێ ئەگەر ڕیشەکێش نەکرێت سەقافی ئەمە لەوە ئاستانیە لەم مەراسیمانە بە شێوەیەکی مۆدێرانە مامەڵە بکەین لێرەوە دێمە سەر ئەوەی کە فعلەن پێویست بەوە ناکە هەموو کەسێک چەکەی بەرێتەوە بۆ ماڵەوە قازیفە لە ماڵەوەی بیکەیسی لە ماڵەوەی کلاشکۆ لە ماڵی ئەڵێ وەڵاینی خۆمە باشە بۆ تۆ تفەنگ هەیە بۆ دەمانچە هەیە بۆ کلاشنکۆف هەیە ئەمانە هەمووی خوێن و ئاگرە پێویست بەوە کاکبوران باسی کرد لە ئیسرائیل لە وڵاتێکە کە هەموو گیانی ژەهری مار و خەتەرە بەڵام لەو مۆزوعە مەدەنانە مامەڵەکە کەواتە ئەبێ ئەسڵی مۆزوع لێوە هەرکەین ئەخیری قسەم لە مۆزوعە حکومەت مەسئولی ئەو خوێنەیە کە ڕژاوە حکومەت باوک لە ماڵە بە ئیجرات کات مامۆستای مەکتەبە ئیجرات کات سەرۆکی حیزبی ئیجرات کات حکومەت مەسئولی ئەوە ڕۆخێ لە ئیجراتکردن بەرامبەر بەم کێشانە وە خوێنی ئەوە ناکرێت بە هەدەر بڕوە هەتا مەوزوعی ئەوەی کە من گوێم تێوە بوو یەکێ قسەیە کردی و قەدەری خوایە نەخێر قەدەری خوا نییە ئەمە دەستی کەسێکە وی کوشتووە ئەمە خوا قەتعەن ئەمری واناکە و سیستەمی وای نییە کە ئاسمان بکەیت بە گولە باران و دوایی نایبنێ ئەمری خوا ئەمە کەسێک هەڵساوە بە کوشتنی ئەو کەسە ئەگەر عەمد نییە خەتە ئیش نییە لە بینی عەمد و خەتە ئەمە شوبهە عەمدە کە ئەبێ سزای خۆی وەربگری دەستخۆش کەوەری ناگرێ بەداخەوە کاک بورهان من کورسی چوارەممان کە داناوە شوێنی 5 بەرپرسی سیاسی باڵای هەم حکومی هەم ناحکومی بوو کە کەسیان تەشریفیان نێنە لەو 5 بەرپرسە دکتۆر هەڤاڵە بووبەکری تیا بوو جەنابیان لە سەفەرە عوزرەکەی شەرعی بوو و جەنابی قایمقامی تیا بوو ئیلتیزامی هەبوو یعنی وتی ناتوانم بێم لەگەڵ 3 بەرپرسی باڵای تریشە بارحاڵ من بەو کورسیە بەتاڵا ئەڵێم کە لە ماڵەوە گەر عزیێت نەبێ سەیرێکی بەرنامەکە بکەن و ئەم ڤیددیۆشتان پیشانێم کە دوایین تەقەی خۆشیە کە بەحساب ینی ئەوەی کە وەکو خۆی ناویە بم دوایین فیشک بارانکردن و تەقەی خۆشیە ئەمێ دوای ڤیددیۆکە پێم بڵێ ئایا لە ڕووی یاساییەوە تەعامل بەو ڤیددیۆیانەوە کرێ و ڤیددیۆیانە ئەخوا لە ڕووی یاساییەوە حرەکەی یاسایی پێ بکرێ بابی نەربین بەمرە نارانی ئەبێت خەو ببینن بەوەی ڕۆژە لە ڕۆژان بڵێن وەڵا نەماوە کاک بورهان بە کورتی پێم بڵێ ئیجراعاتی یاسایی ئەکرێ بۆ ڤیددیۆیانە بەپێی قانون ئەوەی ئەکرێ ئەوەی نیشان نەدا جەنابێت جەریمەیە تاوان تشکیلەکە باشە بەپێی مادەی 395 قانونی عقوباتی 1969 بەپێی مادەی 344 345 346 لە هەمان یاسا ئەمانە جەریمەیە ئەگەر مەجای هەبوو دواتر نفسی مادەکانی بۆ شەرحەکەم ئەمە ئەکرێ لە ڕێی هەموو جەریمەیەک چەند ڕێگەیەک کاکسەرکەوتیش لە جیهازی شورتایە ئەزانێ ڕێگەی یەکەم ئەوەیە بە متەلەبیسی وەکو جورمی مەشهود بیگری لەو حاڵەتانە ئەبووە هێزەکانی ئاسایشی ناوخۆ پۆلیس و ئاسایش و فریاکەوتن و چالاکی مەدەنی ئەوانیان بگرتایە ئەگەر ئەمە نەبوو ڕێگەی تر هەیە ئەگەر ئەمان ئێستا تووشێ و کارەساتە بوون ئەگەر شایەتیان هەیە کێ ئەو تەقانەی کردو هەچ کەسێک دەقی کردوی ئەمان بۆیان هەیە شکات باشە ینی پرۆسی ببوورە یە قوسی بچووکە پرۆسی داوا قەیدکردن و ئەم شتانە منە پرۆسێکی درو درێژخایەنە ڕەنگە هیچ کەسێ تااقەتی نەما بێت کە داوا قەیدکە بەڵام وەکو حکوومەتەوە ئەو ڤیددیۆیانەمانێمە لە جیرفانی خۆمان دەرنێنایە لێ چوو بە هەیە
هەر تەقەی خۆشی لێ لە مەجای منێ نابوو فەرموو ڕێگەی دووهم ئەوەی ئەگەرمان شایەتیان هەبێت کە هەچ کە سێتەقەی کردێ بۆیان نێبیێن بە سزادان بە پێ و قانونانە و ئەچ کەسێکیش بێ ناوی ئاشکرا نەبێت تەقاکە بە ڕێگەی مخبری سڕی خۆی چێت ئێستا لە زۆربەی مرکزەکانی پۆلیسی سلێمانیە حاکم هەیە محقق عەدلی هەیە بە ڕێگەی مخبری سڕی ناویشی ناهێنرێ ناویشی ناچێتە فایلی داواکەوە ئیفادی خۆیاڵێ فڵانە کەس من شایەتم و سوێنێن کە ئەمێ دیوە یان نێدیوە مەلەفی بۆ کرێتەوە دەستگیرەکرێ و ڕێگەیەکی تر لەوانە کە ئەم ڤیددیویانە هەیە پێویستە داواکاری گشتی ئەم مەلەفە بجوڵێنێ لە ڕێی داواکاری گشتی بیجوڵێنێ بۆ دادگای تەحقیق و مەسئولینی ئەمنی و ئیداری لە سلێمانیە بانگێژ بکرێت پاڵپش بەو مادانی کە باسم کرد 344 و 345 و 346 لەگەڵ 395 495 ببوورە بان بکرێن لە ڕێگەی داواکاری گشتەوە ئایا ئەمانە ئینتیهاکی مادەکانی 323 کردووە کە من ئەگەر مۆزەفێکی بە پێی زانیاری جەنابێ وەکو پارێزەرێک داواکاری گشتی لە کوردستان بۆ دوایین ڕوودا و با بڵێن هیچ داوایەکی جوڵانوە نەمزانیوە لە میدیاکانی شوێمە ریسێرچمان کردووە هیچ شتێک لەو بارەوە باز نەکراوە یعنی منەمەوە بڵێن بەڕاستی لە ماوەی ڕابردووە یعنی لە ساڵانی ڕابردووە لانی کەم هەندێ میدیایە هەندێ سیاسی لوتفیانە فەرموو تۆزێک نەرمونیانیان ڕوان ئەگەر بۆ شۆش بواە ئیدانەی تەقەکردن و ئیدانەی ئەم جۆرە وەحشی گەرێتیایە نەکرد بەڵام لەم دوایە من لە هیچ میدیایەکەەوە شتم نەبینی بەڕاستی حتا بە ژێردوسێکیش من نەمبینی دیارە گرنگجی بابەتەکە ئەهرەوەنەیە من فۆکو پێم وتیانی حەزم کرد بەرنامەکە دوو دوێکی ئەو دیوە یاسایی و قانونیە بێ کە باسی بکەین دیوێکیشی ئەو دیوە بێت کە بەڕاستی لە فرمێسکی ئەم خێزانە بەڕێزەوە کە خێزانی کاکە ئادەمن اینجا بۆ خێزانەکانی تر اینجا بۆ قوربانیەکانی تر ئیحساس و بێشعوری و ئینسانانە بجوڵێنین کە ئەم قوربانیە گەورانی لێکێتەوە منەمەوەتان پێ بڵێم لە مامی بەڕێزی کاکە ئادەمەوە دەست پێکە مەگەر ئەزێت نەبێ منەمێ ئەو پێ بڵێم ینی داوای یاسایتان تۆمار کردووە یان هیچتان نەکردووە براکەم و براژنەکەم و کوڕەکە مندامەکە ئەم دوو کەمەندام و خێزانەکەی چوون ئێمەستا من تا ئێستا یاسا کەسی نەگرتو و بەدەم هیچ داواکی کەسەوە ناتوێت ئێمەش لەسەر کێ این یاسا تۆمارکەن وتیان داواتانێتمان داوامان لەسەر کەس نییە چون کەس ناتوە بەدەم ئێمەوە لە حکومت لە پەرلەمان لە نوێنەر کابراک دوو مەسول هاتوون تۆزێ دانیشتون ڕوتێتی باسی هیچ قانون و یاسایەکیان بۆ ئێمە نەکرۆ ئێمەش خەڵکێکی فەقیری تا ئەم دقەیە هیچ لایەنێکی پەیوەندیدار بەڕسمی ناتۆتە سەر بەس کاک دوۆر هەموو توێتی هاتمۆ سەر تابزانم تاکە کەس کە بژێوی ئەم خێزانەی بژێ ئەم خێزان بێ کاکە ئاندە بوو کە لە مەزەتخانەکە بە شایەتی و مزاتخانەکە ڕۆژی بە 10,000 12,000 ئەو چی بە 15,000 شاگردی پیاوێک بوو ئیتر پیاوەکەش زۆر ڕێزیلیا گرت ئێمەش زۆر دڵمامەم کوڕە خۆشوتی من هەرچی ئیمکانێتی و بڵێ مەخزەن و دوکان و قاسەمێ دامەدە دەستەوە پیاوە زۆر بە ئەدەب و بسوڵمان و پیاوێکی بەڕێزە و پیاوێکی زیرەک بووە پیاوەکە لە بەرەوەی کە ئێمەش هەموو احتیمامێکمان خستە سەر ئەم مناڵە بەهۆی ئەو پیاوە کە وەسپی ئەم مناڵی ئێمەیدا و دەوری 5-6 مانگە ئیشەکە لای ئیتر زۆر دڵمان بەم گەنجە خۆش بوو ئیتر لە ناکاو خوا ئەم تەقەی خۆشەی تەقەی ناخۆشی بوو بەس بە خەڵک تەقەی خۆشی بوو ئێمەش داوا لەو بەرپرسانەکەین دا لە حکومەتی کێ لەم شارە بەرپرسە ئێمە زازی کێ بەرپرسە ڕوو بکەینە دەمی کێ چوونە دەرگای کێ بپارڕێنەوە دا ئێمە ناچین ئێوە بۆ لێمەی خۆتانەکەم ئێمە وەکو میدیایەکی گەورە لە کوردستانە پەیوەندیمان بە چەند بەرپرسێکەوە کرد کەسیان تەشریفیان جا ئێمە کەسێکی فەقیر بڵین کەسێک بڵین هیچ دایرەکەم پیاوی دایرێکی نەدیوە بچێ بە کێ بڵێ من ئاهونزولەی خۆی بە لاکێ بێرە بەس دەڵام ئاهونزولەی خۆمان ڕۆکەی نەخوا تەنیا بە خوامان هەیە حەقەکەمان ینی بێئومێدن بێئومێدین لە هەموو شتێکیان چون بێئومێدین ئێمە کوڕە لۆرە بەرپرسێک یا مەحامیەک پیاوێکیوە کاگوران مەحامییان یەکێکی ئەم شارە بەرپرسێ باز لە کاکەگیان ئەم کێشەوە لێتان قەوما بەم یاسایە بنوەن یا بەم قانونە بڕۆن یا بەم یاسا بڕێمە کەس نە قانونین و نە یاساین و کابراایەکین فەقیری ماڵی خۆمان هەر من کابراایکی پۆلیسی کارەمام و کابراایکی حەماڵە و کابراایکی نەخۆش ئەو کابراایکی کەمەندامە تە ڕوو بکەی نەکوێ بەداخەکەم بەڕێزی بەداخۆ منەمێ پێما بێت جەنابە خوشکی قوربانەکەی ئەگەر مایکەکە بگری نەمێ و پێ بڵێم ینی وەکو پێم وتی تازە ئێوە برایەکە لە دەزاوە و هیچ شتێک ناوتریانی لە گەوری ئێوە هیچ شتێک ناوترێ بۆم کاتە و زۆر گەورەی تانوان کاتنە ئەم بەرنمەیەوە بەڵام
چی بۆ خەڵکە وەحشیە ئەڵەی کە لە هەر خۆشیەکە پەنجانێ بە کلاشینکۆفەکەی و لە پێناوی چیابراگەم چیگر و کێ کوچ ماڵی کێ وێران کراوە براگەم چی کرد هەستە سەر پێ عەزێر نەبێ براکەم چیگر ماڵی کێ وێران کراوە لاو براگەم بەسی شێگریواران هاتوو بە ماڵیم چ کەسی بێتەوە بە ماڵمانی هەم تێ ماڵمان چۆڵە زیرە سەسفر نارمانەکە بووە براگە من نەویا کوژدا لە پێناوی چییە چی لە خەڵکە کردبوو چی چی کردبوو شێ کوشتە بوو ماڵی ژێ وێران کرداوای لێم ئێمە چیمان لەو خەڵکە کردووە خەڵ لە پێناوی چییە لە پێناوی چییە ئەم دەخی خۆشیە بۆچی دەخی خۆشی بوو بە ناخۆشی بۆ ئێمە خۆشی سەر گۆمات بوو بە ناخۆشی بۆ ئێمە خەڵ لە پێناوی چییە براگەم ڕۆیەن یەک دەرزم برام نەبوو دوو تاخە برامە بوو یەک دانە مایەوە یەک دانە برام مایەوە ئەویشکە من داما خەڵی چی بکەم براگەم ڕۆی چی بکەین لەم دنیا ماڵەکەمانەمە شوێن و ڕێیەوە ناتوانم چینە ژوورەکەی ناتوانین ئەمە شوێنە زێیەوە خەڵ لە پێناوی چی کردبوو ئاخر کێ کوچ خەڵ لە پێناوی چی چنگە زێکی کوچ عەزێتی چنگە زێکی عەزێتی یەکەسی نێنا دڵی یەکەسی ناڕەنجاندبوو لە پێناوی چییە خەڵ لە پێناوی چییە بەداخەوە بەڕاستی من لێرەوە بە بەرپرسانی وڵاتاڵێم یەک تۆز ئەگەر ئیحساستان بخەنە شوێنی و خێزانە ڕێزی ئەو فرمێسکانە بگرن تۆزێک یاساکانتان تونکەنەوە چۆن بازرگانێک کە نەود لە وڵاتە دەرەکات 100 پارێزەری بۆ ژیرێ بۆی کە ڕێوشێنی نەود بردنەکەی بە یاسایی بکرێت ئاوای احترامی فرمێسکی و ئەو هاوڵاتیانە بگرن کاکە جەناب بچی دەستخۆش ئافو گەوری ونەوەن فەرمو ویستە قسە بکەی فەرمو من خوشکە زامە و خاڵی ئەوم دا لە حکومەتەکەم ئەم دیاردیە بنە بڕکات هەست کەسێ دەرەچێت بتۆ بەرهەمە هەست کەسێکە سەر بە هەست حیزبێکە سەر بە هەست لایەنێکە قەیچێکە خۆشی خۆی دەربڕێ بەڵام بەتەقەنا ئەنواع ڕێز شێوەی کە هەیە بیگریتە بەر تۆ بڕۆ شیرینی بەخشەرەوانێ کەس ڕێگرێ نییە لە پێناوی چیە تۆ تەقاکەی ماڵی خەڵک کاولەکەیت باجیەوە چێیات چەنەهای کەسی وەکو ئەوە ڕوویوە ئەمە ئاخیردانە نیە و ئۆخوردانەش نابێت چەنەهای کە بەم شێوە هەر ئەڕوات چوار ڕۆژی کەشتێکی کابێ خەڵک هەر تەقاکە حکومەت چیەکە بۆ ئەم حاڵەتە ئەڵێ منەی گرم ئەڵێ من دەم گرتووە دوانزەم گرتووە قیمەتی چییە تۆ دوان بێنە ئیدامی کە بزانم کەسێورە دەماچەکە کا بەلاقەیە تۆ بێنە دوان بێنە بەڵام دوانەگری 6 بەرپرزیێت لەو لاوانە دەسەگا بە بەربوونی ئەمە خزمی فڵانە ئەوە خزمی فڵانەوە بەم شێوەیە هیچ دەورێشی نییە 5,000 میلیاری وا بگرە 5,000 فرمێسی وا بڕژێ 5,000 ماڵی کە وێران بێت ماڵی هەموو عالم وێران بێت حکومەت چیەکات کەی دوانی ڕەمی کرد ینی بێئومێد بوون لەوەی کە حکومەت هیچ دەورێشی نیە ئەم دیاردە هیچ دەورێشی نیە من دڵنیاتەکەم یەخوا شتیوانە بێت تەمەنا لە خواگەم شتیوانە بێت بەس دڵنیاتەکەم هەزارەهای وا ئەڕوات هیچ شتێ ناکرێت چی ئەکرێت ئەوە ئەربی ژێ تەقێرێت کوا هێنایان وەکو ئێران تابانە و ڤیددیوە دەردی جەناتەڵێ و ڤیددیوە ئێمە کورتمان کردوت ینی لە سوۆشیال میدیا بە ئاشکراڵێ و من لە فلان شوێنە من واکەم من بۆ فیساشت ینی منەمێ لەم بەرنمەیە ئەو بڵێم تکایە بۆ شەرعێدان و ئیش نەکردن لەسەرم بابەتە ئاقاری بەرنمەکە دەبن بۆ ڕاڕەوەی کە ئێمە بە حیزبیمان کردووە یاد ینی سەپۆرتی حیزبێکی دیاریکراوەکەین یا بە پێچوانەوە دژاتی حیزبێکی دیاریکراوەکەین ئەم دیاردەیە دیاردەیەکی بەرچاوە لە هەموو کوردستانە و ئەبێ هەڵوێستەی جدی لەسەر بکرێ ینی لەو شوێنە 100 دەوڵەتی کوردی دروست کرێ دڵی ئەو دایکانە نایەتەوە دڵی ئەو خوشکە نایەتەوە دڵی ئەو خاڵە نایەتەوە ینی من لێرەوە بەلانی پەیوەندیدارە لەم ینی بەقەر دوکانێکی گەز احتیمامتان نایەوە بەم بابەتە بەقەر جرجێکە لە دوکانێکی گەسا ئەگیرێ احتیمام نایەن بەوە دوکانەکە پیشانیان و ڕووزەرد و ڕوڕەشی لای خەڵکیەکەن بەڵام دەردی کاکە ئەڵێت 4 کەس کە تەقەی کردووە بیگرن و ڕوڕەشیکەن لای خەڵک بۆی کام دیاردەیە بەردەوام نەبێت بەڕاستی زۆر سپاس دەسەکانە خۆش زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس دەست خۆش فەرموو کاک بورهان وەکو پارێزەرێک چیڵیت سیان لە ئەندامانی خێزانەکە ئەمە نەسیقیان بە یاسانەماوە لە وڵاتە بە قسەی خۆیان ڕاستە گەنەقی خۆیانە حقیقەتە ئەی تۆ پارێزەری دیانی هەستێ بە چی کرد لە میهنەکەی خۆتا پێشە مستێ من پارێزەری ئەو کەسانم کە ڕوونتی یەکەن دیفاعی لەکەم ئەوەی مۆزوعی ئەمان ئیشی دەستگای داواکاری گشتیە
ئیشی خۆیانە بڕۆن شکاتکەن بڵێن بەرپرسی ئەم شارە کێیە وەرە بۆ قانون جێبەجێ ناکەی بۆ مادەی 495 جێبەجێ ناکەی بۆ مادەی 344 و 345 و 346 جێبەجێ ناکەی بۆ مادەی 16 یاسای هەڵگرتنی چەک کە سەلاحێتی یاوە بە مەحافەزە بۆ ئەوە جێبەجێ ناکەی بۆ ئەمانە شکاتەکە بکەن بۆ داواکاری گشتیە من وەک پارێزەر ئیشی من ئەو کەسانەیە ئایا قەزەی مەدەنیە بێ ئایا قەزەی جەزائیە بێ یەتە بەردەسی من دیفاعی لێکم مشتەشیە یا متهەمە مدعی یا مدعی عەلەیە ئەم بەداخەوە ئێمە لەم وڵاتە زیاد لە 1000 ڕێکخراوی NGO کۆمەڵگەی مەدەنیمان هەیە چوار ڕێکخراویان بەیانێکیان دەرنەکرد یا زەختێ لە داواکاری گشتیکەن زەختێ لە سڵۆتاتی ئیداری سلێمانی بکەن کاکە قانون هەیە جێبەجێ ناکەن ئەمانە مادەی 495 بڕگەی 2 بڕگەی 3 بڕگەی 2 ئەڵێ هەچ کەسێ تەقە بکات تەقەی خۆشی بکە ئەم قانونە بۆ معلوماتە لە ساڵ 1969 دانراوە تەبیعەتی مجتەمەعی عێراقی وایە هەر ئاوا هێناوێتی مجتەمەعێکی ئاوایە بۆیە حاڵی عێراق وایە بڕگەی 2 مادەی 495 ئەڵێت کەسێ تەقە بکا بە حەبس و غرامە حکمێریێ بڕگەی 3 ئەڵێ هەچ کەسێ ئاژاوە و زەوزا و لە هیچ بڕگەیەکاتیاتە گەرە و تەقەکەرانە سەر بە پارتێکی سیاسی بم سەر بە قایدێکی سیاسی بم سەر بە لێپسرایە بن یاتیات دێ تەقە بکەن داواکاری گشتی بۆی هەیە شکات لەو حیزبە بکە لەبەر ئەو حیزبە بەپی قانونی ئەحزاب کە هەر لە ساڵی 93 دەرچووە ئیجازەی حیزبی وەرگرتووە لە قانونی ئەحزابە هاتووە تطبیقی وەسایلی دیموکراتیکە تطبیقی وەسایلی سلمی بکە کە ئەم ملتەزیم نیە پێوە وەزیری ناوخۆش بۆی هەیە و داواکاری گشتیش بۆی هەیە داوا لەسەر و حیزبە بژوڵێنێ بەیانی حیزبەکەی من بێ ئەگەر بەرپرسێکی حیزبەکەی من بەڕاستی پێ بڵێم ئەمە قسەی ئێمە مۆجه نیە بۆ حیزبی ئێمە باز لە دیاردەیەکی ناشارستانیەکەین ئەگەر بەرپرسێکی حیزبەکەی من ئەگەر کادرێکی حیزبەکەی من هیچ هەچ کەسێ بێ بێت من پێم خۆشە بەیانی ئیجراعاتی محکەمەی لەگەڵاکەن ئەوەی لە ناو ئەچێ خەڵکی بێتاوانە خەڵکی فەقیرە فەرمووکێ تەویزی و عیلەیەاتەوە من لە جێ ڕێی ژمور بم بەیانی زووتریم بۆ ماڵیان کاکە ئەو مناڵەکەیان مرد ئەی چێمە عیشەتیان دابینکە چۆنە بێ ئەم وڵاتە بەم شێوەیە چۆن دروستە بێ ئەم وڵاتە ئێستا ئێمە زۆر جار پرسیار لە خۆمان نەکەین کورد بۆ نەبووە بە هیچ بۆ نەبووە بە دەوڵەت کاکە عەقلێتەکەمان ئاوایە ئاخر تۆ تەقەی خۆشی یعنی چی ئەمە لە شوێی دنیا ماوە لەو ئێرانە دواکەوتووە نەماوە کاکە لە وڵاتێکی ئەم دەوروبەرە پێم بڵێ عەقلێتەکەمان وایە کە عەقلێتەکەمان وایە قانونەکەمان جێبەجێ ناکرێت قانونەکەمان تەطویر ناکرێت بەرپرسمان نییە جێبەجێکە دوو بەرپرسی جەریئمان نییە ئەگەر براکەی خۆی ئامۆزاکەی خۆی بوو وای کرد بەیانی بە پشتەمەلە بێنێت تسلیمی محکەمەیەکە و ئیجراعاتی لەگەڵاکە کاکە من دڵنیاتەکەم ئەو تۆزە محکەمەی هەشمانە وەزئی سیاسی وڵاتەوا بڕوە بەیانی ئەو تۆزە محکەمەی ئێستەش هەیە کە نیوە ناسڵی شەکە ئەوەش نامێنێ حاکم بەیانی وەز ئەووا بڕوە ناوێری ئیجراعات لەگەڵ خەڵکی شابکە کاکە ئەمە پێ وایە با بە مۆجهی قسە نەکەین بەڵام پێ وایە حاکمەکان ئەو حاکمە بەڕێزانەیە داواکارە گشتیەکان ئەو سێکتەرە جورئەت و توانایان مەحدودە ناوێرن دەستبەرن بۆ هەموو شتێک یەکەم ئەبێ سکاڵا بچێتە بەردەستیان ئەبێ مخبیر بێتێتە بەردەستیان بەپی قانون نابێ بە علمی شخصی قرار بن ئەمە یەکەم دووهەم ئەگەر تۆ بکەی ئەگەر ئەم فرە میلیشیایە هەبێ لە وڵاتە ئەم فرە هێزیە هەبێ کە پێیانەڵی میلیشیا دنیا مزاهرەت لەکەن ئەگەر ئەم چەک بڵاویە هەبێ ئەگەر ئەم ناقانونی و نانیزامیە هەبێ کاکە ئەو تۆزە جورئەتەی لە محکەمە شاماوە ئەوەش نامێنێ حاکم ناوێرێ حاکم بە حیمایەکە و بەیانی تۆ بەرپرسێکی دەحیمایە دەیە بیستە هەیە بێت چی لەگەڵاکە دوو بەیانی خەڵگە نێریتە سەری پرشەقیەکەن چێ دیفاعی لەیەکە ئەگەر وا بڕوا وەزە بەم شێوەیە ئێستا بڕوا ئەو تۆزە قانونەوە ئەو تۆزە نیزام و محکەمەی ماوانە من دڵنیاتەکەم ئەوەش نامێنێ دڵنیاتەکەم ئەو خەڵکی وەختی خۆی لە نەوەتەکان و ئێستا سەری خۆی لەگرێتێ بۆ خالیچکە من تەژی و زاهیرێ ناکەم لە خۆڕایی ناڕوە مەعیشەتی نییە عدالت نییە قانون نییە کەس دیفاع لە ئەمنیەتی ناکە بەیانی وەکو کوڕی ئەمانە بکوژێ وەکو بەردێک فڕێتە بنی گۆمێکەوە لە خۆی ڕوە ینی کەس نازانێت چێەوەی کرد نەتیجەی چییە بەداخەوە کاک سەرکەوت لە ڕووی سێکتەرە پۆلیسەکەی جەنابتەوە دۆزینەوەی ئەو خەڵکانە قورسە ئەگەر ئێوە ئەمرێکتان پێبێ ئێمە گەر فەرمانمان بۆ بێت دۆزینەوەیان ئاسانە ئەو ڤیددیوانەی تۆ پیشانەدا بەس داواکاری گشتی سکاڵاکە بجوڵێنێ بە ناوی کاک بورهانە زانێ
ئەڵێ بڕیارمدا بە دەرکردنی فەرمانی دەستگیرکردن بۆ تۆمەتباری ناسا و هەوڵ بدێ بدرۆزێتەوە هەوڵەکە لەسەر ئێمە بێ ئێستا ئێمە خەڵکەیە گرتە ڤیدۆیی بۆ نردوین ئۆتۆمبیلە تەقاکە بە کامێرەی مۆبایلەکەی گرتوتی ڕقەمی سیارەکە دەرەکەوی ئیجراعاتی لەگەڵاکەین ماڵ هەبوو تەلەفۆنی کروتی لە دراوسەکەمان دوو کۆڵان بەولەوە تەقاکات ئەمانە باشە هیچ داواکارێکی گشتی تا ئێستا هیچ داوایەکی حرەکە پێکردووە بۆ دوایین ڕوودا و کەڕووی ئەمە دە ڕۆژە ئەمەی سەرەتای انتخاباتەکە ئێستا دە ڕۆژە ڕەنگە داواکاری گشتی لە کۆکردنەوەی ئەو گرتە ڤیدۆیان نابێت چونکە ئێمە قسەمان لەگەڵ سەرۆکی داواکاری گشتیا کردووە ئەوانیش بەنیازنە و گرتە ڤیدۆیانە کۆکردنەوە و سکاڵا بجوڵن چونکە کەس کاک دەروون هیچ کەسێک ئەم مۆزعی پێخۆش نییە یعنی تۆ لە مناڵێکەوە بیگرە هەتا ئاگاتە شوانێک کەس ئەمەی پێخۆش نییە گەنجێک هاتوێ بۆ ئەم ساحەیە و لێرافیشێکی بەرکەوێ بکوژێ بەڵام ڕووی ئەوانە ڕژ بێ کە تەقاکەن ڕووی ئەوانە ڕژ بێ کە جەرجی دایشە گەسووتێن کە 18 ساڵ کوڕێک بەخێوەکە ئەیکەن بە قوربانی گولەیەکی ساردەوە بوو ئێمە وەکو پۆلیسی سلێمانی هەوڵمان ناوە مەفرە زەمانەیە بڕوا بکەن 2 شەو لەسەر چنارە 2 فیشەک تەقیوە 2 سعات کەسەکەمان گرتووە بەڵام کە بوو بە لێژنەی گول لە باران ڕوو لە شوێ بکەین ئێمە ئەبێ خەڵک خۆی ئەوەنگا ئاسی ڕۆشنبیری هەبێت کە بیر لەوە بکاتەوە ئەم فیشەکەیان بۆ کوێچێ خۆزگا ئەوانەیان تەقان فیشەکان بەس بەرکە سوکاری خۆیانەکەوت بەرخۆیەکەوت تا بزانێ ناخی چۆنە هەژێ بە کارەساتێکی ئاوە دەست خۆشکاک بوران بە کورتی ئەگەر محافەزە یا شوڕەی سلێمانی مکافئەیە دانێ بۆ خەڵکی هەچ کەسێ ناوی ئەوانە بەزنیشان کاو ناو جێگەیان باشترە ژیرێن دوو هەم شت من زۆر دڵیشم خۆش نییە بە دەرچوونی فەرمانی گرتن ئەگەر شخصەکەش بناسیێ من پێم خۆشە لێرەوە پێتەڵێم بەرنمەیە بکەی نەک لە سلێمانیا لە هەولێر و هۆکیش بەرنمەیەکە بزانە چەند هزار ئەمر قەبز هەیە فەرمانی گرتن هەیە چەند ساڵە جێبەجێ نەکراوە بەرنمەیە لەسەر ئەوەکە خۆلا خێرە فی حکومین لا نەفازە لەهوو با من تا بەیانی بڕیار دەرکەم حاکمی محکەمە کە نەگیری و کە بەڵێ من پێم خۆشە بچی بەیانی بۆ دەوائری عدلی و بۆ محکەمە و بۆ دەوائری شورتە و وەزارەتی ناوخۆ پێشمەرگەوەمانە بزانی چەند هزار ئەمە قەبز هەیە جێبەجێ نەکراوە بزانی ئەمانە شێن ناگیرێن ئەمانە چێن تعدا لە خەڵکەکەن و ناگیرێن خەڵکە کوژن و ناگیرێن ئازاری خەڵکێن ناگیرێن سەرانە لە خەڵکە سەنن ناگیرێن کێشەی عایلی هەبوو یا عشایری هەبووە خەڵکی کوشتووە 7 ساڵە ئەمر قەبزی هەیە نەژیراوە من پێم خۆشە بچی ئیحساوداتایەکی ڕاستی کاتێکیتە فەرگرتووە کاکبوران خۆی زانێت کۆمەڵێک سەرانیانە سند و تاوانبارون بە کوشتنی خەڵکو لە خەڵکییانە و هەڕشان لە خەڵکە کرد مەجموعەیە تۆمەتبارمان گرتووە لە سلێمانیا یعنی دەنگانەوەی چاچی هەبووە بەردەوامین لەسەر و کارانە بەڵام ئێمە هاوکاری خەڵکمانە دەستخۆش من پێشووی بێمە لای جەنابە من چکە بەڕاستی بەشێکی زۆری ئەم کۆمەڵگەی گوێ لە پیاوانی ئاینیەگرن من مەلا مەسعودم لە هەولێرەوە هێناوەتە سەرخەت مامۆسا سڵاو لێبێ و شەو باش هەڵبەتە ئاگال لە بابەت و دیاردەکەی منەمێ لە جەنابە پرسم کە لە چەند ڕۆژی ڕابردوو شایەکێک لە خوتبەکانی تایبەت کردبوو بەم تەقەی ناخۆشی و بەم تەقەی وەحشی گەرێتیە من ئەمێ لە جەنابە بپرسم ئایا کاتێک کە ئەم دیاردەیە ڕوئەیات ئەبێ حکومەت چۆنی تەعامل لەگەڵ ئەم دیاردەیە بکە کە نەی کردووە و ئایا ئەگەر کردوێتی چۆن کردوێتی یا بۆچی تۆ ئەم دیاردێ وای لە تۆ کرد کە خوتبەیەکی ڕۆژی هەینی و تایبەتکەی بەم بابەتە فەرموو بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وأصحابه أجمعين صلاو لا جنابت كاك درون لم يوانا برزكاني جد طبعا ام دیاردەی تەقە کردنا دیاردەیەکی زۆر ناشیرنە لەناو کوردستانە کە میلەتی ئێمە لە زۆر جار بەناو خۆشیەکانە ئەم تەقەیە ئەکا و خەڵک شەکهید ئەبێت و ماڵێک خەڵک گوێران ئەبێت جەرجی دایک و باوک ئەسووتێ وەک ئەوەی بینیمان لە بوونی دکتۆر بەرەم بە سەر و کۆمارە 3 کەس شەهید بووە بێ لە بریندارەکان کاکە ئادەم لە سولەیمانی فەرهاد ناوێک لا چەمچەماڵ گەنجێکی تر هەر لە منتیقەی گەرمیان 3 کەس بوون بە قوربانی بەڕاستی شەریعەتی ئیسلام ئەوانە بە تاوانبار ئەزانێت 2 کەس بە تاوانبار یەکەم تاوانبار دەسەڵاتدار ئەبێ حکمی توند بێت بڵێ هەر کەسێک تەقە بکات 10 ساڵ حکمی بۆ دەنەچێت کەس ناتوان تەقە بکات ئەوەل جار حکامەکان دووەمین جار میلەتی ئێمە ئەبێت ئەم میلەتە فێرە سەقافەت بێت ئەم میلەتە ئەبێت ئەمڕۆ عەسری عەولەمەیە ئەمڕۆ عەسری پێشکەوتنە ئەمڕۆ ساڵی سیەکان نییە تۆ بێی بەناو خۆشیەک لولەی بیکەیسی و قازیفە لە ئاسمانە بکەی
منداڵی خەڵک شەهید بکەی بەڕاستی ئەمە گەورەترین تاوانە لە شریعەتی ئیسلامە. خوای گەورە لە سوورەتی ئیسراء فەرمێت ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق وأواني تقاكن بتأكيد همویان قاتلن وأوي أجر بتقي كربت بقول لي أيش كاك آدم وفرهاد وأم جنزيت الشهيد نبن لم قتلدا بجدارة من أجا قصر بوكم بدليل قصر بوكم لا خلافة إمام عمر كوري خطاب لسنعاي باي تخدي يمن حوت كس كوبونوا لسا كشتني جنزك كشتيان إمامي عمر هر حوتي كشتوا فرمي والله أجر همو أهلي صنعاء دستي هبير لقتل أم جنزة همو يكجموا دەسەکانە خۆشما مۆسا هیوادارم قسەکانی جەنابە قسەکانی ئێمە فرمێسکەکانی ئەو خێزانە فرمێسکەکانی ئەو خێزانانەی کە ڕابردووە لە ڕابردووە فرمێسکیان ڕشتۆ بۆ ئەم دیاردە قێزەونە وەحشی گەرێتیە ناشرینە قسەکانی بەڕێزیان شتێ بکەینیان شتێ بکەین بەڕاستی ینی ئەم دیاردەیە گەیشتۆتە ئەو شوێنەی کە ئینسان شەرمەکات ئەگەر ڕۆژە لە ڕۆژان سەفەری وڵاتێ بکات لە یوتوبە ینی سێرچێکی وڵاتەکە و بکەن لە ناو حەزارەتە لە ناو شۆستە و ترافیکە بیکەیسیە تەقێت نە شەڕە ساڵی 2010 ئەو بیکەیسیانە ڕۆژشوێنی تر بتەقەیە باشتر بوو فەرموو کاگمانی من ئەمەوێ بڵێم ئەم کۆبوونەوەی ئێمە باس لەوە نییە دانیشین باس لە شتێ بکەن کە مستەحیلە ئەم کۆبوونەوەی بۆ ئەوەیە شتێکە مستەحیل نییە ئەکرە چارەسەر بکرێت ئێستا و مقابلانی کەگرێت فعلەن کاکبورهان و هەمووان نوعێک لە ناومێدیمان هەیە چونکە مێژۆکەمان وا هاتووە بەڵام مێژووی دووەری ئەوروپی و ئەمریکا هەموو دنیا هەر بەم شوێنانە ڕۆشتووە ئیلا بێ مۆزوع چارەسەر بکرێت باسەکە باسی مستەحیل نیە باسی غێر مستەحیل ینی ئەم کێشە بێت چارەسەر کرێت بە قەرارێکی حکوومەت بە پەرلەمان بە پارێزگار بە قایمقام بە شورتە ینی شتیەک نییە لە کۆنتترۆلی بەشەرێت دەرچوو بێ قەرارێکی ئەوێ قەرارێکی حەسم مەسئولینی حیزبی پەرلەمانە بێت لەم خولەی خۆیان کە دروستە بێ ئینشاڵڵا لە مەرحەلەی داهاتووە ئەبێ قەرارە دەرکات کە زاهری چەگەڵگرتن و تەقەکردن نامێنێ کەواتە ناومێدی کە بووە دروست بووە نە حەقمانیە مێژۆکەی قوڵە بەڵام ئەبێ لە مەقتەعێکی زەمەنیە ئەم ناومێدە بێتەوە ئومێد ئەم وڵاتە خۆشی بە نوعێکتر دەرببڕێت لە ڕاگەیاندنەکان هات تەلەڤیزیۆنەکەەوە شەوە سێرمە کرد هیچ تەلەڤیزیۆنە خۆشی دەرنێ دەکاتەکە ئەوە ئەو خۆشەکانی دەروڕێکە چی لەسەر جادەکانە بە قازیفە تعبیری لێکرا لەبەرەوە باسەکەم لەوەیە کە ئەبێ ناومێد نەبین ماوەتە سەر ئەو دەستگانی کە مەسئولم بڵێن من مەسئولم لەو قەزیەیە و بێ چاکیشەکەم بەس قەرار با و عەزمی هەبێ و نەترسێ ئەم مۆزوع چارەسەر دەکرێت بەڵام ئەگەر متەزەبزی بێ و ترسی ئەم و نەوێری و بڵێ من چیم داوە لە مۆزوع ئەمە نەک حەل نابێت درێژەژە کێشێ و خەڵکی تریشی بەشۆ نادێت لەبەر هیوادارم کە مەسئولین مەسئولانە مامەڵە بکەن و وەکو مامەسا باسی کرد ئەم قەتڵی کەسێک بەبێت تاوان ڕوخانی کەعبە هەوەنترە لە قەتڵی کەسێک بەبێت تاوان جابزانە گوناهەکە چەند گەورەیە ئەم خەڵکە وانەزانی قەتڵی کەسێک ئاسانە من قتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدين فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما همو تاوانا كان بشويه كانت اواني كتقيان كردوا ابي همو يعني بلان بقولي منطقي كجراوه كز نازل بقولي كلام كجراوه ابي ام موضوع اللي بو سين ريت وحكومه مسؤولي اول واخيره وبرلمان دزغاكاني بوليس واسايش قرار دركن بو وانا خجارتي نين بس الخومنه عيب لكردستاني كي اواب شكولا نتواني كيشه چاسن كيشكا خومان دروستمان كردو كيشيك نيده دروبمان هات بيت خومان دروستمان كردو و خوشمان حليكين بقراري مردانو بيوران دەست خۆش بابەرە و چارەسەر بچین و وەختی بەردامەکە نەما کاک سەرکەوت چی بکەین چارەسەر حکوومەت و پەرلەمانە بڕیارێک دەرکا بە قەدەغیکردنی هەڵکردنی چاک مهلەیەک دانی و کاکبرانوتی بۆ خەڵک لە خلالی مایەکە چێچێکی هەیە تەسلیمیکە بڕێک پارە دابرنێ بۆ ئەو کلاشکۆڤ و دەمانچانەی کە ئەم خەڵکە کڕوێتی چونکە خەڵک لە ترسی خۆی کڕوێتی شەو دزیێتە سەری مشکلەی هەیە کێشەی کۆمەڵایەتی هەیە پارەیەک دانی بۆ ئەو چەکانی کە هەیە دواتر تعدیلێک لە یاسای هەڵگرتنی چون و چەک و پێدانی چەکا بکە ئەو کاتە چەکیش لە تەنها بە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بێ وەرەقە وەرەقکاری مەسئولین نەمێنێ فڵان کەس لای منم چەک و دەمانچەی پێ سەربەستە چەک بە پۆلیس و ئاسایش بێ سزاکەش قورس بێ ئینجا بزانە هاوڵاتی توانێت چەگەڵگرێ ناتوانانی هەڵگرێت چونکە سزاکان قورسە بن باش حل ئەوەیە دەست خۆش کاک بورهان بە کورتی بە بەڵێو نەخێر ئەوەی کە کاکسەکە و باسی کرد قورسە قرس نییە ئیزافەتن بۆ قسەکانی ئەو ئەگەر مکافەئەدا بنرێ بۆ ئەوانەی کەشفیەوە ناکەن کە تەقاکەن و چەک کۆ بکرێتەوە زاهری چەکداری نەهێنرێەوە تعدیلی قانونەکە بکرێ و ئەو بەرپرسە ئیداری و ئەمنیانەی سلێمانیش کە یاساکە مادەکانی 495 و
342 345 و مادەی 16 قانونی محافظات جێبەجێ ناکەن داواکاری گشتی با ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بیجوڵێنن ئەمە داوا لەو مەسئولانەکەن کە ئەو یاسایانە جێبەجێ ناکەن. دەستخۆش دوا قسە هەر کەسێک گەڵێ ناتوانم کێش چارەسەرکەم لە پۆستەکەی لای بەر. دەستخۆش دەستخۆش من ئەمێ هەر کۆتایی بەرنامەکە لای جەنابە بێ و اینجا من قسە بکەم فەرموو جەنابەت پێشکی بەخراتی بەنامەکانەکەم زۆر سپاس زۆرەکە داکەم زۆر سپاس من ئەمەوە ڕۆژی شەیبوونی ئادەمی برازای من و هەروەها ئەو کەسانە کە لە ڕۆژ بن ببێ بە ڕۆژی کەپکردنی تفانگەکان یعنی چۆن ڕۆژەکەی بە ناوی تا سیما ڕۆژ کە بە ناوی شەپەنجە با ئەم ڕۆژە ئێمە بیکە ناوی بنێن ڕۆژی کەپکردی تفانکان یعنی ئیتر بەسە عنی لەوە زیاتر بە خەڵک ئازانە کێشێت. هیوادارم ئەمە کۆتاخەمی ئێمە بە کۆتاخەمی میلەتەکەمان بێت لەچۆ قەدارێک دەچێ کەوا بەیشی وەشەک بەکانێ لە کۆڵانەکانە بۆ هەموو وەسیلەیەک بێت بۆ چونکە شەک یەکلاکرەوە نیە ئیلا ئەبێ یاسا یەکلاکرەوە بێت شەک یەکلاکرەوە لە بینی دوو لە کۆمەڵایەتیە هەروە لە یاسا شەک ناتوانە ئێمەش ئەگە بە شەک بووە ئەوە سەرنجاری کوردستان هەشوا پێشگە ڕزگار کرا کەواتە شەک نەبوو بە هۆکاری بۆ لاکرەوەی کێشەکان لە بینی دەوڵەتەکان نەک دەبێت دوو مناڵە جا هیوادارم ئەم ڕۆژە بێ بە ڕۆژی کپکردی شەکان لە کوردستانە ناوی بنین کپکردی شەکان لە کوردستانە دەسەکانی دەستی خۆشی ئێمەش وەکو دەسەکانی خۆشی ئێمەش هەڵبەتە ئێمەش ئێستا ئەدەمێ هەڵبەتە ئێمەش وەکو کوردستان 24 قسەمانەوەی دوای ئەم بەرنمەیە بە شێوەیەکی لە شێوەکان دەستبەرداری ئەم مۆزوعە نابین و دەستبەرداری ئەم دیاردەیە نابین حتا لانی پەیوەندیدار حتا لە ئاستی باڵای ئەم وڵاتە نێتە جواب و ئەم دیاردەیەکەم بێتەوە ئەو شەیدانەکەم بێتەوە دایجان فەرموو. بەناوی خۆی گەورە و میرەوە پێشەکی بە خێراتنی ئەم ستافە بەڕێزاکەم بە خێراتنی بەرنامەکەتانەکەم زۆر سپاسانەکەم عازێتتان کێشا ئێوە گەورەیتان نوان زۆر مەمنونی مامۆستایانی ئاینیم خی گەورە پاداشتیان باتەوە کە لە کەناڵ و مینبەرەکانەوە هاوخەمی خۆیان بۆ من دەربڕیوە کە من دایکی شەهیدا دەمم قەت خۆش نابم لە خوێنی کوڕەکەم قەت خۆش نابم هیچ کاتێ من ڕازی نیم بەوە کە خوێنی کوڕەکەم بە فێڕۆ بڕوە کاک دکتۆر بەرهەم ئەم پەیامم بۆ تۆیە باوکی شەهیدە باوکی کە مندامە ڕازیم کوڕەکەم کە مندامە ڕازیم بە نەبوونی خۆم ڕازیم بە هەژاری بە خێوم کە ڕازیم کاک دکتۆر لە خۆشی ئەوەی کە تۆ بووی بەسەرۆ کۆمەر من کوڕەکەم شەهید کراوە نازی یە خێزان نەماوە بەگەر تۆ بتوانی تۆڵم بۆ بکەیتەوە هاوکاری ئەو کوڕەکە مندامە بکەی هاوکاری ئەو باوکەی بکەی کە پشتی شکاوە کە ئازنۆی شکاوە خۆم هێزمتیان نەماوە ناز لێ یەک ماڵان نەماوە خۆشی ژیانی ئێمە بەهۆی ئەوەی کە تۆ بووی بەسەرۆ کۆمەر ئێمە خۆشی ژیان لە ماڵەکەمان بڕا فرمێسک لە چاومان وشک نابێ هیچ کاتێ چی بکەم لەو مناڵانە کە هەموو ژیانیان لەگەڵەوە برایان بردەسەر و هەر هەموو ژیانیان یادگاری و برایانە ئەچنەوە نا ئەو ماڵە یادگاری براکان بیرەگێتەوە ژیانیان نەماوە بەدەستگیریان و بەدەست خەفەت خواردنەوە کاک دکتۆر بەرهەم ئەم پەیامم بۆ تۆیە نازی ئەو مناڵانەمەکەوێتە سەرشانی تۆ نازی ئەو باوکە کە منداماکەوێتە سەرشانی تۆ نازی خۆم کە حەو نەخۆشیم بێوێ لە ماڵەوە ئەکەوم بە نەبوونی خۆم ڕازیم بە نەبوونی خۆم ڕازیم خوای گیان بەڵام ڕازی نیم خوێنی ئەو کوڕم هیچ کاتێ بە فیڕۆ بڕوە ڕازی نیم خوای گیان داوای حەقی خۆم لە تۆکەم خوای گیان داوای حەقی خۆم لە تۆکەم خوای بکەی بە خاتری گەورەیەکی خۆ خوای حەقەکەم گوم نەکەی من داواکارم لەو خوایە حەقەکەم لەم دنیاش و لە دنیاش بسێنێ ئەم پەیامەم بگەێنن بە دکتۆر بەرهەم تو خوا نازی یە خێزانی نێڵەوە ئیتر زۆر سپاسانەکەم خێراتنی کەناڵەکەتانەکەم بە خوریشی قسەیەک دەقات زۆر بە خێراتنی ئەو پیاوە بە ڕێزانە کەم تەشریفیان هێنا و زۆر سپاسیانەکەم خۆزگەد و بەرپرسیش لەوان ئاوا بەهاتنە ئامادەی ئەم کورسەکەی چەند بەرپرسەکە تەبعاً دیارە کورسەکەی بە چۆڵی زۆر بەداخەوە ئەبواە جەنابی سەرۆکی محافزی بهاتە هەر لێرە لەم سیمیناری جەناب زۆر سپاسی جەنابی شتەکەم کە ئاوا یعنی بەسەرکردنەوەی خۆشە یعنی کە لێ پرسنەوە خۆشە بەس بەڕاستی ئەم پەیامەم بۆ دکتۆر بەرهەمە کە بەبوونی سەرۆ کۆماری ئەو ئێمە ئاوا جەرگمان بڕا ئەو برایم ئەو برازایم ئاوا سەریان لێشێوە بەڕاستی لە هیوادارم لەمە دووە ببێ بە تەڵا نەک ببێ ئەیش بە بەڵا یعنی بۆ میلەت بەڕاستی ئەم میلەتە ئیتر هەتاکەی ئینجا داوام لێرەوە لە میلەتیش هەیە خەی ناکە ئەم دواکەوتوی هەتاکەی وەرە تەحداکەم
لە برام لە ئامۆزام لە خاڵۆزام لە پورزام لە یەک ماڵی ئێمەیە لەم تەقەیە بەشدار بوو بێت قەینا باو خەڵکەش ڕۆشن بیر بێ کاکە ئەم تەقەکردنە بۆچی لە بریچی یعنی بەڕاستی ئەگەر خەڵک خۆی ڕۆشن بیر بێت با ئەو بەسەر و کوماریش بێ بە هەرچی بێت ئێمە پێویستمانە یعنی بەڕاستی پێمان خۆشە ئەگەر یەکێک لە بڵین میلەتی کورد یەکێکمان ببێ بە شتێ بێ پێمان خۆش بێ ئەبێ بە تەقەی خۆشی دەری بڕین ئەی با بڕۆ شیرینی بەخشەرەوە ڕاستە دەسەکانتان خۆش بێ دەسەکانتان خۆش بێ دەسەکان فەرموو بەڕاستی کێشەگە لە چیە کێشەگە لەوە نییە ئەم فیشەکە کاتەخێنرێ پیاوێکی فەقیر نایتەخێن کەسێکی فەقیر نایتەخێن هەر هەمووی کەسی دەسەڵاتدار و کەسی پایەدار و کەسیت وەرە بڕۆ هەر هەموو ماڵی ئەم سلێمانیە گەڕێ ئەگەر ماڵێکی فەقیرە بینی دەمانچەیەکی تیا بوو دەمانچ فیشەکان تەقانم بوو چی بەم نەڵێ بیل بەڵام بڕۆ ماڵی هەموو مەسوولەکان و هەموو حیزبەکان و هەموو دەسەڵاتدارەکان بگەڕێ هەر هەمووی دەمانچەی تیا و تەقەی خۆشیەکە تەقەی هیوادارم جارێکم تەقەی خۆشیت نەبێت هیچ بەڵایە بۆ هیچ خێزان بە خێراتنی بەرنامەقدانەکەم دووبارە زۆر سپاس دەکەم منیش لە کۆتایی ئاڵێم ببورە جان لێبوورنەکەم بە خێراتنی ئەو سێ پیاوە بە ڕێزە ئەەکەم یاخوا بە خێبن سەر چاوم بۆ ئێمە بەخێراتی کەناڵی 24شەکەم زۆر سپاس بۆیەوە هەڵبەتە لە کۆتایی ئەم نیش ئەڵێم ینی گەورەیتان نوان زۆر بەهاتنتان بۆیێرە بەرنمەکەتان باشتر کرد وەکو باسم کرد کاک بوران ینی ئەگەر لایانی پەیوەندیدار دڵ و ڕۆحی نەجوڵێ بۆ لای ئێوە بەڕاستی دڵ لە بەرترە ئەگەر احترامی فرمێسکەکانی و دایکە نەگرێ ئەگەر سەیری ئەو باوکە نەگا ئەگەر سەیری ئەو برایەنەکە ئەگەر سەیری ئەو خوشکە نەکە من لە کۆتایی ئاڵێم جەنابی سەرۆکی عێراق جەنابی سەرۆک وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان وەزیری ناوخۆ وەزیری پێشمەرگە هەر کار بەدەستێکە لە وڵاتە یەک هەنگاوی بۆندێ بۆ قەڵاچۆکردنی ئەم دیاردە وەحشی گەریانە تکایە بۆ یەک لەحزە دڵی خۆتان بخەنە شوێنی دڵی ئەم خێزانی کە کوڕەکەیان دەڕۆژ پێش ئێستا لەم یاریگایاری کردووە و بەهۆی ئەو وەحشی گەرێتیەوە جانی لەدەستاوە هیوادارم شتێکمان کرد بێ وەکو کوردستان 24 وەکو دەروون و دیاردە دەستبەرداری ئەم دیاردەیە نابین هەتا ئەگەینینە ئەو شوێنەی لایانی باڵا و پەیوەندیدار وعدی گەورە بە خەڵکەیە وعدی قەڵاچۆکردنی ئەو چەکانایە کە بەدەست ئەو ئەقڵە وەحشانەوەی کاتش